پاش ئەوەی نزیکەی 2 مانگ لەمەوبەر دوایین خولی شەڕی نێوان هەریەک لە ئەرمینیا و ئازەربایجان دەستی پێکرد و بە یەکێک لە خوێناویترین خولەکانی شەڕی نێوانیان دانرا. سەدان قوربانی لا کوژرا و بریندار کەوتنەوە و ماڵوێرانی بۆ دانیشتوانی هەرێمی ناگۆرنی قەرەباغ بە شوێن خۆی داهێنا. گەرچی تا ئێستا چەند وڵاتێک دەست پێشخەریان بۆ ئاگربەست ڕاگەیان، لەوانەش هەریەک لە وڵاتانی ئێران و رووسیا. بەڵام سێ جار ڕێکەوتنی ڕاگرتنی شەڕ پێشێل کرا و هەر کام لە لایەنەکانی شەڕیش بەرامبەرەکەی بەشکاندنی ئاگربەست تۆمەتبار دەکرد. رووسیا وەک وڵاتێکی هاوسنوور پاژەوەی چەندین جار نێوەندگیریەکەی شکستی هێنا، دوجار بە بڵاوپێکردنی هێز لەسەر سنوور هەردوو وڵاتی قایل کرد. بەمەش ڕێکەوتنی ڕاگرتنی شەڕ بە نێوەندگیری رووسیا واژۆکرا. باز لەوە دەکرێت ڕێکەوتنەکە جۆرێک لە ناچاری تێدایە و زیاتر دیفاکتۆیە. بەو پێی چەند ناوچەیەک لە ژێردەسەڵاتی ئازەربایجاندا دەهێڵێتەوە کە بەم دوایە سوپاکەی لە هەرێمی قەرەباغ دەستی بەسەرداگرتوون. ئەو ناوچانەش با 300 ناوچەی نیشتەجێبوون بە گوند و شار و شارۆچکەوە مەزەندە دەکرێن. بە جۆرەی ڕێکەوتنامەکە ئەرمینیا واز لە چەند ناوچەیەک بۆ ئازەربایجان دێنێت کە بریتین هەریەک لە شارەکانی کەلەبجر و ئەقدام لە ڕۆژی 15 ئەم مانگەدا و شاری لاچین لە ڕۆژی 1 کانونی یەکەمی ئەم ساڵ ڕادەستی ئازەربایجان دەکرێت. بۆ ڕێگری لە دووبارە هەڵگیرسانەوەی شەڕ، رووسیا هێزێکی ئاشتی پارێز بۆ ماوەی 5 ساڵ لە نێوان هەردوو سوپای ئەرمینیا و ئازەربایجاندا جێگیر دەکات کە ئەو هێزە لە 1960 سەرباز و 90 زرێپۆش و تانک و 380 ئۆتۆمبیلی دیکەی سەربازی پێک دێت. بە چاودێری نەتەوە یەکگرتوەکانیش ئاوارەکان بۆ شوێنی خۆیان دەگەڕێنەوە و دوایەوەی بە تەواوەتی ڕێکەوتنامەکە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و هێزە ئاشتی پارێزەکەی رووسیا لە ناوچەکە جێگیر دەبێت. بەند و خاڵەکانی ڕێکەوتنامەکە هەرزوو کاردانەوەی لێکەوتەوە و ئیلهام عەلیۆف بە دەستکەوتێکی گەورەی بۆ وڵاتەکەی زانی. ناوبراو لە پەخشێکی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنیدا هەواڵی واژۆکردنی ڕێکەوتنامەی نێوان خۆی و نیکۆل پاشینیان سەرۆکوەزیرانی ئەرمینیا و ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیای ڕاگەیاند. لە ئەرمینیا ڕێکەوتنامەکە ناڕەزایی لێکەوتەوە. خۆپیشاندەرانی ناڕازی لە بەردەم باڵەخانەی ئەنجومەنی وەزیران لە یەریڤان گرت بوونەوە و داوای دەست لە کارکێشانەوەی سەرۆکوەزیرانی وڵاتەکەیان کردو. بەوە تۆمەتباریان کرد کە لە سەرخاکی وڵاتەکەیان سازشی بۆ ئازەربایجان کرد. لای خۆیەوە نیکۆل پاشینیان لە ڕوونکردنەوەکەیدا بۆ گەلی ئەرمینیا وتی ئێمە ناچار بووین ڕێکەوتنەکە واژۆ بکەین چونکە بەرگەی وڵاتێکی زلهێز و ئەندامی ناتۆ ناگرین وەک ئاماژەیەک بۆ تورکیا. هەرێمی ناگۆرنی قەرەباغ دوای هەڵوەشانەوە یەکێتی سۆڤێت بۆ جێی ناکۆکی هەردوو کۆماری ئەرمینیا و ئازەربایجان. ئەرمینیا دەستی بەسەر ڕووبەرێکی بەرفراوانی هەرێمەکەدا گرت. بەو هۆیەوە تا ئێستا چەند جارێک شەڕ و ململانەی سەربازی لە نێوان هەردوو کۆمارەکە ڕوویداوە.